رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتیاوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 15 تشرین یەکەمی 2024تان پێشکەش دەکەین. ئشتگیری ئازادی کە لەلایەن دەست پێشخەری ئازادی بۆ بەڕێزۆجەلان لە 25 حوزەیرانی ساڵی 2013ەوە لە شاری ستراسبورگی فەڕەنسا دەستی پێکردووە 13 ساڵە با پێداگیریەوە بەردەوامە لە هەفتەی 463دا وتەبێژی جێک لە ئەوروپا مەلا ساڵح و ئەندامانی جێک سزای بەناوەکانی سزا کەسکین و ئەمین جفجی و مەزلوم ئۆگۆرلو ئشتگیری ئازادیان بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد گرتا ئەستۆ. مەلا ساڵح دەڵێت ڕێبەراپۆ مسوگەری ئاشتیش کۆمەندە و ئێرادەی چارەسەری پرسی کووردە و بانگەوازی لا ڕێکخراوە نێونەتەوەیەکانی کرد دەست بەجێ بشنە ئێمراڵی. جبو آزادیە سەرۆک بۆ جالان تەوای گرتیە حەبس و زیندانە ئەم vê çalakiyê dikin me divê dewra hada divê qirnê hada aşîtî hebê em dawa aşîtiyê dikin serokê me jî kê ji bo aşîtiyê ji rojhilata navîn ji Kurdistanê derket hata Ewropayê em jî kê ji bo aşîtiyê nihal vêdirêna pirsgirêkê welat û milletê dunyayê taybetî pirsgirêkê rojhilata navîn û pirsgirêka Kurd با آشیتیه تی حل کردن تجرید سوج انسانیتیه تجرید پرسکریک حل ناکی اروپا راشی بتایبتی فرانسه را بتایبتی سپیتیا بتایبتی کنسای اروپا را لبان قانون خو خدی درکبن اب اشکنجه و ظلم و زور گود لگرت زندان دا سر گرتی اتینه کردن لبا خدی درکبن یعنی گرتی حبس و زندان سروک صراحتین دمرتاش تبای نظمت کردا گول زندان دانا چی کردن داوا آشیتیه دکن. ژنانی ئینتەرناسیۆنالیستی ئیتالی لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە تۆری نۆی ئیتالیا ڕێپێوانیان ئەنجامدا. چەندین ڕێکخراو بەشداری ڕێپێوانەکە بوون و پانکارتیان دەربارەی پارادایمی دیموکراتیک و ئێکۆلۆژیک و ئازادی خوازی ڕێبەری گەلی کورد بەرز کردەوە. لە ڕاگەیاندراوێکیشدا دووپاتیان کردەوە ئەوەی ڕێبەری ئازادی ژنان دەپارێزێت ئەوەی ڕێبەری ئازادی ژنان دەپارێزێت ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانە. بۆی ئازادی ڕێبەری گەلی کورد واتای ئازادی هەموو ژنانە و ڕێشەنگیان فکر و ڕامانەکانی ڕێبەراپۆ سەرچاوەی چارەسەر بۆ قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوین. لە شاری وەپەرتاڵی ئەڵمانیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کۆبوونەوەیەک ڕێکخرا. کۆبوونەوەکە باخولەکێک ڕێزلێنان بۆ شەهیدانی مانگی تشرین یەکەم دەستی پێکرد و نوێنەری کۆنمەد ئەرۆڵ پۆلات لەسەر پێشاتەکانی جەنگی جیهانی سێوەم و کاریگەریەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتاری پێشکەش کرد. دواتر لەزگین بۆتانی سیاسەتمەدار باسی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانی کرد. هەروەها لەسەر کاریگەریەکانی جەنگی جیهانی سێوم لەسەر ناوچەکە ڕایخۆی دەربڕی. کۆبوونەوەکە لە دوای پرسیار و وەڵامەکان با گفتوگۆ کۆتایی پێهات. بۆ ئەندامانی تابووری نەمران ئەرداڵ شاهین و ڕۆژهات زیلان کە لە یەکی تشرین یەکەم لە ئەنکەرە چالاکی فیداییان ئەنجامدا لە پاریس با مەراسمێک یادکردنەوە ئەنجامدرا. مەراسمەکە لا ناوەندی کللتوری جگەرخوێن باخولەکێک ڕێزگرتن لە ئەرداڵ شاهین و ڕۆژهات زیلان و هەموو شەهیدانی تێکۆشانی ئازادی کوردستان دەستی پێکرد. سەمفۆزیۆنێک دەربارەی مێژوو و تێکۆشانی ئەرداڵ شاهین و ڕۆژهات زیلان و چالاکیەکانیان پیشاندرا. سەمفۆزیۆنەکە با دروشمی شەهیدان نامرن و بژی سەرۆکاپۆ کۆتایی پێهات. پەرلەمانتاری پێشووی هەدەپە و نوێنەری دەم پارتی لە ئەوروپا فەیساڵ ساری یەڵدز و هاوسەرۆکی جەدەکە فەرەنسا شاهین پۆلات وتاریان
پێشکەش کرد. فەیسەڵ ساری یەڵدەز و ئەرداڵ و ڕۆژهات و تەواوی شەهیدانی بیرهێنایە و تیشکی خستە سەر تێکۆشانی 50 ساڵە هەروەها لەسەر قەیرانە ئابووری و کۆمەڵەتەکانی تورکیا ڕاوەستەی کرد و وتاری پێشکەش کرد. شاهین پۆلات ڕایگەیاند هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کورد ساڵێکی تێپەڕاندووە. تشکی خستە سەر گرنگی کۆنسرتی ئازادی کە لە 19 تشرین یەکەم لە پاریس ئەنجام دەدرێت و بانگەوازی کرد بۆ بەشداربوون لە کۆنسرتەکە. قەرەیلان دەڵێت پێویستە گەلەکەمان پاڵپشتی گەریلا بکات و ئەم بەرخۆدانە پیرۆزە بپارێزێت. مراد قەرەیلان ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ڕایگەیاند دەوڵەتی تورک لە باشووری کوردستان ناکشێتەوە، تەنیا یەک ڕێگا هەیە بۆ ئەوەی لەو شوێنانە بچێتە دەرەوە، ئەویش بەرخۆدانی گەریلایە، بۆیە گرنگە گەلەکەمان پاڵپشتی بکات و ئەم بەرخۆدانە پیرۆزە بپارێزێت. مراد قەرەیلان لە میانی بەشداریکردنی لە چاوپێکەوتنی لەگەڵ ڕادیۆی دەنگی گەل باسی لا تێکۆشانی گەریلا لە دژی سوپای داگیرکەری تورک لە باشووری کوردستان و پێکهێنانی یەکرێزی گەلی کورد دەکات. قەرەیلان وتی لە قۆناغی هەڵمەتی ئازادی جەستەیشدا گەریلا ئەرکی خۆی ڕادەپەڕێنێت و خاوەنداری لە هەڵوێستی خۆی دەکات. لە بەردەوامیدا قەرەیلان ڕایگەیاند دەوڵەتی تورک بە تەنیا خۆی دژی ئێمە شەڕ ناکات، ئەو چەکی مۆدێرن و چەکی قەدەغەکرا و گازی کیمیایی لە دژمان بەکاردەهێنێت. ناتۆش پشتگیریان دەکات و پەدەکا هاوکاری دەکات. عێراقیش ڕێگە دەدات و پشتیوانیان لێ دەکات. ئێستا بەرەی نووسریان هێناوە و ئەوانیش بەشداری شەڕەکە دەکەن. جەردەوانەکانیان لە باکووری کوردستانەوە هێناوە و لە زۆر شوێن جێگیر کراون. هەروەها قەرەیلان ئاماژەی بۆش کردووە هەندێک ناوچە داگیر کراون، بەڵام لە هەموو شوێنێک بەرخۆدان و شەڕ هەیە. لە درێژەدا قەرەیلان جەختی کردەوە ئەو شەڕی ئێستا دەیکەین ڕاستە لە باشووری کوردستان دەکرێت، بەڵام شەڕی پاراستنی تەواوی کوردستانە، بۆیە ئەم شەڕە وەک بەرخۆدانێکی پیرۆز دەبینین. ئەو ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری پەکەکە ڕاشیگەیان نەکەل لە باشوور بەڵکو لە باکوور و لە هەموو شوێنێک بەرەنگاری ئەم هێرشانەی دەوڵەتی تورک دەبینەوە. بەر لە هەموو شتێک داوا لە گەلی باشوور گەلی کوردستان و هەموو گەلانی ناوچەکە دەکەین پشتیوانیمان بکەن. باسی لەوەش کردووە گەلی کورد زۆر پێویستی با یەکڕێزی نەتەوەیی هەیە، وەک گەلی کورد دەبێت لەم کاتە مێژوویەدا استراتیژیکی هاوبەشمان هەبێت. ئێستاش دوژمنانمان زۆرترین سرنجیان لەسەر ئەم بابەتەیە. هەروەها قەرەیلان جەختی کردەوە پەدەکا لەگەڵ دوژمنی سەرەکی کوردان ڕێک دەکەوێت و هاوکاریان دەکات. ئەمە کارەساتە و هەڵەیەکی زۆر گەورەیە بە مانای هەڵوەشانەوەی هەوڵەکانە بۆ داڕشتنی استراتیژیکی نەتەوەی. قەرەیلان ڕاشیگەیاندووە دەوڵەتی تورک سەرقاڵی شوێن دروستکردنە پێگەکانی بەهێز دەکات و ئامادەکاری بۆ مانەوەی هەمیشەیی دەکات لە ناوچەکە. پەدەکەش یارمەتیدەری ئەم سیاسەتانەی دەوڵەتی تورکیایە و بە هەموو شێوەیەک پشتگیریان لێ دەکات. لە کۆتاییشدا قەرەیلان دەڵێت بانگەوازیمان بۆ حیزبە وڵات پارێزەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، ڕۆشنبیران، هونەرمەند و سیاسەتمەدارانی سربەخۆ ئەوەیە لەم کاتەدا دەبێت یەکێتی نەتەوەی خۆمان دابمەزرێنین. ئێمە وەکو کورد دەبێت بوارێک بۆ خۆمان دروست بکەین، بۆیە دەبێت پێکەوە کۆ ببینەوە و سیاسەتێک دابڕێژین و استراتیژی نەتەوەی دیاری بکەین. ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا لەسەر ماڵپەڕی فەرمیخۆی ناسنامەی شەهید مامنەمری ئاشکرا کرد. یەپەگا ڕای دەگەێنێت خەلیل عوسمان حەمێ بە ناسناوی مامنەمر و سەمبولی بەرخۆدانی کۆبانی دەناسرێت لە ئەنجامی نەخۆشی دڵ گەیشتە کاروانی نەمران. یەپەگا ڕای دەگەێنێت مامنەمر یەکێک بۆ لا سمبولەکانی بەرخۆدانی کۆبانی دژی چەتەکانی داعش و دەشڵێت مامنەمر سەرەڕای تەمەنە گەورەکەی دەستبەرداری خاکەکەی نەبوو لەگەڵ ڕۆڵەکانی تا دواسال لە سنگەرەکانی شەڕ و بەرخۆدان مایەوە. هەروەها یەپەگا ئاماژە بەوە دەکات ئەو کاتەی چەتەکانی داعش بەڕێنمای دەوڵەتی تورک هێرشیان کردە سەر کۆبانی، خەڵکی کۆبانی و شەڕوانانی وەک مامنەمر سازشیان لەسەر وڵات پارێزی خۆیان نەکرد و بەرخۆدانی کۆبانی با پێشنگایەتی شەڕوانانی یەپەگا یەپەژە وەک شەڕی گەل لە مێژوودا نووسرایەوە. لە کۆتاییشدا یەپەگە ڕای دەگەێنێت با بۆنی شەهید بوونی مامنەمرەوە سەرخۆشی لا بنەماڵی هێژا وڵات پارێزەکەی و هەموو گەلی بەرخۆدار و وڵات پارێزمان دەکەین. ئەمڕۆژ وەک شەروانانی ئازادی کە دەستکەوتەکانی شۆڕش دەپارێزین بەڵێن دەدەین تا کۆتایی نەریتی بەرخۆدانی مامنەمر بپارێزین. سوپای داگیرکەری تورک بە زەبری هێز ڕێگریان لا گوندەکانی نزدور سۆڵێ لا سنووری زاخۆ کردووە
کە بچنە سەر زێدی خۆیان کە بەهۆی داگیرکاریەوە چۆڵیان کردووە. وا بڕیار بوو گوندنشینانی دانیشتووی گوندەکانی نزدۆر سۆڵێ ئیکمالە لە سنوور بتوانن سەردانی گوندەکانیان بکەن، بەڵام سوپای داگیرکەری تورک بە دانانی ئۆتۆمۆبیلی سەربازی و زرێپۆش لە سەر ڕێگای گوندەکان ڕێگریان لە دانیشتوانی ئەو گوندانە کردووە بگەڕێنەوە زێدی خۆیان. ئەمە لە کاتێکدایە باهۆی هێرش و داگیرکاریەکانی سوپای تورک و هاوکاری و خیانەتی پەدەکات چەندین گوندی سەر بە سنوور بە ناچاری ئاوارە بوون و لەسەر زێدی خۆیان هەڵکەندراون. جومانە غەلای گوتەبێژی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئاشکرای کرد لە دوای ڕۆژی دەنگدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 30 ڕۆژ لە بەردەم پارت و هاوپەیمانەتی و بربژێراندا دەبێت بۆ ئەوەی پۆستەر و کەرەستەکانی دیکەی بانگەشی هەڵبژاردن لا بدەن، ئەگەرنا کۆمسیۆن ڕێوشێنی یاسایی لە دژیان دەگرێتە بەر. جیاماژەیە بە گوێرەی مادەی 5 لە ڕێکارەکانی بانگەشی هەڵبژاردننی کۆمسیۆن کە ساڵی 2023 پەسەندی کردووە دەبێت بربژێران و پارتە سیاسیەکان و هاوپەیمانێتیەکان کەرەستەکانی بانگەشە لە ماوەی 30 ڕۆژدا دوای یەکەم ڕۆژی هەڵبژاردنەوە لا بدەن ئەگەر ناتێچووی لابردنیان لێ وەردەگیرێت. مەنیجا خۆشنود خەڵکی بۆکان لەلایەن لقی سەویەکی دادگای سزاکانی دوی ڕژیمی ئێران لە شاری بۆکان بە دەمانگ زیندانی تعزیری محکوم کرا. جیاماژەیە ئەم هاوڵاتیە بە تۆمەتی پرۆپاگاندا دژی دەسەڵاتی حکوومەتی ئێران بە زیندان محکوم کراوە. هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵک لە کۆڵبەرانیان ئەشکەنجە کردووە و کۆڵبەرێک بە سەختی بریندار بووە. ناسنامەی کۆڵبەران بەم جۆرەیە کاروان، محەممەد پوریا، سامان و فەرشید. با پێی راپۆرتەکان محەممەد بە سەختی بریندار بوو بۆ چارەسەر بۆ نەخۆشخانەی مەریوان گواسترایەتەوە. هێزەکانی ئەمنی لە کاتێکدا کۆڵبەرانیان ئەشکەنجە و ڕاوەدونان کردووە کە کۆڵبەران هیچ بارێکیان پێ نەبووە. خاچی سووری لوبنان ڕایگەیان ئیسرائیل شەڕەکەی لەگەڵ حیزبوڵڵا لە لوبنان چڕتر کردوێتەوە و ئەم دەهێرشی کردوتە سەر شارۆچکەی ئەیتو بەو هۆیەوە زیاتر لە 18 کەس کوژراون. با گوێرەی ڕاگەیاندراوێکی خاچی سووری لوبنان سوپای ئیسرائیل دەهێرشی ئاسمانی کردوتە سەر ئەیتو لە باکووری لوبنان کە زۆرینەی دانیشتوانی مەسیحین و دوورە لابن کە سەرەکیەکانی حیزبوڵڵا لە باشوور و ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە. هەرچەندە سەرنجی سەرەکی هێرشە سەربازەکانی ئیسرائیل لە لوبنان هەتا ئێستا لە باشوور و ڕۆژهەڵاتی دۆڵی بێقاع و دەوروبەری بەیروت بووە، بەڵام هەندێک لە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئیسرائیل لەو هێرشەدا بەرپرسێکی باڵای حیزبوڵڵای کردووەتە ئامانج. هەروەها سوپای لوبنان ڕایگەیاندووە لە هێرشێکی ئیسرائیل لە ناوچەی نەبەتیە لە باشووری لوبنان محەممەد کامیل نەعیم فەرماندەی یەکەی موشکی دژەتانگی حیزبوڵڵا کوژراوە. سوپای ئیسرائیل تا ئێستا بە فەرمی هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نەداوە. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشی